ڕەنجە باوەنووری ئەو نابینایی کە لە دەستدانی بینایی چاوەکانی نەیتوانی لە چیرۆک و هونەر دای بڕێت. ئەو هەرچەندە نابینایە بەڵام تا ئێستا دوو کتێبی چاپ کردووە و کتێبێکیشی لە ژێر چاپدایە. ڕەنجە کە 26 ساڵ لەمەوبەر و بەهۆی تەقینەوەی لغم پێیدا بینایی چاوەکانی لەدەست داوە. لەو کاتەوە زۆربەی کاتەکانی لە نێو ژوورێکدا بەسەر دەبات کە ناوی لێناوە دوورترین ژووری دنیا و لەو ژوورەدا دەنووسێت و دەخوێنێتەوە. ئەبە ناوی دوورترین مرۆڤی دنیا بووە، بەڵام لەبەر ئەوە ناکرێت ژوورەکەم ناونیشانەکەی هەڵگرتووە. سەبارەت بۆی کە من چۆن لێرە ئەژیم و چۆن ژیان ئەبەمە سەر لێرە، یعنی من لە شارێکا وتومە دنیا هەموو لێرایە، هەموو دنیا ئەمەتە لەم ژوورە، دنیا تەنها منی تیا، دنیا چۆڵ و هۆڵە. تەنانەت ئەو هەنێ یادگاری و هەنێ تابلۆ و شتی ئەوم لەسەر دیوارەکان واسیوە، تەنها بۆ ئەوەیە من هەست بە تەنیایی نەکەم. جاری وا هەیە هێندە هەست بە تەنیایی یەکەم تر بێزارە بم تا حەدی ئەوەی کەوە هەڵبێم. بەس باشە هەنێجار دەست بۆ هەنێشتی یادگاری خۆمە بم، یا بۆ نووسین یا بۆ شتێ تۆمارەکەم یا شعری ئەنووسم یا شتی ئەخوێنمەوە تر باشە. یەکێک لە کتێبەکانی ڕەنجە لێکۆڵینەوەیە لەسەر هونەری هۆرەی کوردی و ئەوی تریان 12 کورتە چیرۆکە کە چیرۆکەکان بەشداری چەندین پێشبڕکێی کردووە و خەڵاتی وەرگرتووە. ئەمە جگەلەوەی ڕەنجە کەسێکی دەستڕەنگینە و چەندین تابلۆی نەخشاندووە. دوو کتێبم هەیە، یەکیان بە ناوی هەڵوەدای کوێرێک، هەڵوەدای کوێرە لەو دیو ئاوازی گەڕۆکەکانەوە، دوهەمیان لێکۆڵینەوەیەکە بە ناوی هۆرە توخمی نەچوونەوە سەر ئەوی ترینەتەوە. یەکەمیان تەمان هێنا کۆمەڵە چیرۆکێکە 12 چیرۆکە، دوهەمیان وەکوتم لێکۆڵینەوەیەکە. ئیتر ئەوە ئەمێنێتەوە چۆن نووسیومە، نووسینەکان ئەڵبەتە ئەوە یەکەمیان بەدەست ئەو کاتە کۆمپیوتەرم نەبوو، بەدەست ئەم نووسی لەسەر هێنێکم بوو وەردێک یا بەبژم کیبۆردێک خۆم درستم کردووە. ئێستا دوای پێشانتانە دەم کیبۆردێک خۆم درستم کردووە لەسەر ئەو ئەم نووسی پاشان لە ماڵەوە یان خوێندەوە لەسەر کاسێت تەجیلیانە کرد، خۆم جارێکتر گوێم لێ ئەگرت و هەڵەکانیم چاکە کردەوە دووبارە ئەم نووسیەوە. ئیتر بەو شێوە من چیرۆکانم نووسیەوە. دواتریش کۆمەڵ ئەوەی لێکۆڵینەوە کە خۆم لە ئەلفەوە بۆ یا خۆم نووسیمە بەل لەسەر کۆمپیوتەرەکەم، لەبەر ئەو کۆمپیوتەرەکە ناتەقەیەکی تایە، هەرچەندە ناتەقەکە عەرەبیە بە کوردی بۆم ناخوێنێتەوە، بەڵام ئیتر بە گران بە حاڵێکی زۆر گران دەوام کرد. ڕەنجە حەزێکی زۆری بۆ هونەر هەیە و وەک خۆی دەڵێت گۆرانیەکانی مەزەری خاڵقی سەردەمی گەنجێتی و یادگاریەکانی بیر دەخاتەوە، بۆیە لەسەر ئەرکی خۆی پەیکەرێکی لە ناحیەی باوەنووری سەر بە قەزای کەلار بۆ ئەو هونەرمەندە دروست کردووە. ئێستش کە ئەوام لێ هات، دوای ئەوەی وام لێ هات کە چاوەکانم تیاچوو هەر لەگەڵ خاڵقیان، ئێستش لەگەڵ گۆرانەکانی خاڵقیام، ئێستش هەموو کات هەموو ئێوارەیەک من ئەبێ گوێ لە گۆرانی خاڵقی بگرم. ئەو پەیکەرش کە دروستم کردووە پەیکەری خاڵقیە، بۆ خاڵقیم دروست کرد، وەکو ئەوەی کە یعنی کە لە حیاتما کاریگەری خاڵقی ئەوەندە گەورەیە کە ئەو پەیکەرەی بۆ دروستکەم. ئەوە لە لایەکی تریش من مەزەری خاڵقی بە دامەزریە نەری مۆسیقای کوردی ئەزانم. ئێستش کە وەکوتم گوێ لێگرم بەڕاستی ئەم گەڕێنێتەوە بۆ ڕۆژانی لاوێتی خۆم، بۆ لای ئاوایی، بۆ لای خانۆ قوڕینەکان کە من ئێستا بەجێم هێشتوون، ئەم گەڕێنێتەوە بە لای یادگارەکانی ئەو ڕۆژگارەی گەنجێتیم کە گوێم لە خاڵقیە گرت. بنوێنە لە دوورێیارە گیانەکەونە مامی باڵە، ئەی هەوەرنە مامی باڵە
لدى أجري جلارو كانك دار خاسرقنا ای هوار دار خاسرقنا ئەو زۆربەی کاتەکانی و لە ئێواراندا دەچێتە سەر ڕووباری سیروان و بەدەم وتنی گۆرانی مەزهەری خاڵقیەوە بیر لەو یادگاریانە دەکاتەوە کە لە سەردەمی چاوساغیدا لەسەر ڕووبارەکە هەیبووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.